بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ناوەتوەری مناڵ بابەتێکی زۆر گرنگ کە زۆر جار ئێمە لێ غافڵە بین. مناڵ لە ماڵا ڕقەمە بەڵام نابێ بە ژمارە بانگ بکرێ. مناڵ بەپێی ناوەکەی گەورە بێ، هەر ناوێکیشی لێ بنیت ئەو ناوە ئەبێ بە مۆرکی ئەو، هەر لەقەبێکیشی پیا بنیت هەوڵەدا گەشە بکا بۆ ئەوەی کە ئەو قاڵبە پڕکاتەوە کە تۆ بۆ دروست کردووە. بۆیە منداڵ هەتاوەکو بە جوانی ناوی ببرێ و بانگ بکرێ جوانتر و گەورەترە بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فێر کردوین لەگەڵ مناڵەکانمانە زۆر بەزەوق بین، لەگەڵ مناڵەکانمانە بە شێوەیەکی جوان بانگیان کەین. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم أحسن الناس خلقا. پێغەمبەری خوا لە هەموو کەسێک باڵا و ئەخلاقی بەرزتر بوو. برایەکەم هەبوو ناوی ئەبا عومەیر بوو، هەموو جارێک ئەهاو سەدانەکردی فەرموو یا ئەبا عومەیر ما فعل النغەیر. دیارە تەیرێکی هەبووە ئەم منداڵە یاری لەگەڵ کردو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانیوێتی منداڵە حەزی لەم تەیرەیە، یاری بەم تەیراکە هاتووە هەواڵی تیرەکی لێ پرسێ، بەڵام بە شێوەی چی؟ بە شێوەی ئەوەی کە ناوی مناڵەکە بانگەکە بە ئەبا عومەیر، باوکی عومەیر. سبحان الله، مناڵە هێشتا خۆی مناڵە، هێشتا خۆی ئەوە نییە بانگ کرێ. ساکەنە لەقەبی بۆ دۆزیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بە لەقەبەکەی بانگێکە، بەناو بانگەکەی بانگێکە. مناڵ ئەبێ ئەوە گەورە بێ، نەگۆکو ئەوروپا منداڵێک چەند گەورە بێ پێڵێن فامیلەکەی ناوی چییە؟ مناڵەکە ناوی ونە بێ، ئەوەی کە ناوی گەورە و بنەماڵەکەی ئەبرێ ناوی مناڵەکە نابرێ. بۆیە مناڵەکەس بە بچووکی خۆیەکە. ئێمە بە عەکسەوەین ڕێک مناڵ ئەوە گەوراکەین بە پێی ناوەکەی کە بە باوکی شەڵین باوکی فڵان کەس، دایکی فڵان کەس. ئەم مناڵەکە بینێتۆ بە ناوی باوکیەوە، نەخێر بە ناوی مناڵەکەەوە بانگەکرێ باوکیشی. مناڵەکە ئەوەی تر خۆی لا گەورە بێ، خۆی لا جوانە بێ. بۆیە جایز نییە مناڵ بانکەی سەرسەری، خوێڕی، ناپیاو، بێقیمەت. ئەم کەلیمانە لە زمانی ئێمەوە داکەوێ. تۆ قەت ناوی بە پیاو، هەر تەمەڵیت، هەر فاشیل بوویت، هەر توخوامە شوێنی پێکەنینە ناو چێ تۆ؟ ئەڵڵا نایم سێو ناوە جوانەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ چی؟ فەرمێ سەموا بئەسماء الأنبیاء، ناوی مناڵەکانتان بە ناوی پێغەمبەرانەوە ناو بنێن. سەموا بئەسماء. تۆ ناو چییە؟ یەحیا. ما شاء الله سەمەیته یەحیا لیەحیا. بۆیە ناوم ناوە یەحیا، بۆی کە بژی، بۆی کە زیندوو بێ، بۆی کە بەردەوام ئەم ناوە هەبێت و ئەم ناوە قەت کوێر نەبێتەوە، خالید بێ. بۆیە ئەحەب الئەسماء إلى الله، ئەو ناوەی کە لە قیامەتا پێی بانگەکرێی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنكم يوم القيامة تدعون بأسمائكم وأسماء آبائكم فأحسنوا أسماءكم، يعني أسماء أبنائكم. ئێوە لە قیامەتا بەناوی باوکتان و بەناوی خۆتانەوە بانگەکرێن، لەبەرەوە ناوی جوان لە مناڵەکانتان بنێن. ناکرێ ناوی وا بیستی ساکەنە بەڕاستی ما أنزل الله بها من سلطان. هەرچی قاموسی دنیا ئەگەڕێیت معنایەکی بۆ بدۆزیتەوە، معناکە نییە. دوو حرفە، دوو سێ کەلیمەیەکیان ناوە نازانی شتێکی لێ دەرچووە ناوی عەجایب و غەرایب ببینی بەداخەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەحەب الئەسماء إلى الله عەبدوڵڵاه و عەبدوڕەحمان. خۆشترین ناو لای پەروەردگار عەبدوڵڵاه، چکە ئەمانە نیشانەکانی عەبدایەتیە، زەلیلیە. چیتە بەردەستی خوای گەورە لە ڕۆژی قیامەتا ناو چییە؟ ناوم عەبدوڵڵاه. الله، من عەبدی تۆم خوای گەورە، من ملکەتی تۆم، بەندەی تۆم. هەر بۆ خۆت ناوەکە و معنایتیایە. بۆیە مەفروزە دایک و باوک ئەم ناوانە لە مناڵەکانیان بنێن. ئەحەب الئەسماء إلى الله عەبدوڵڵاه و عەبدوڕەحمان وأصدقها حارث و هەمام. ڕازگۆترین ناویش ناوی حارث و هەمامە. ئەم ناوانە بەڕێزەکانم ئینسان دروست دەکا. مناڵێک هەر لە خۆی وەزیرەکە، تۆ ناو چییە؟ دکتۆر محەممەد، هەر لە خۆی لێ بێ بە شتێک. تۆ ناو چییە؟ دکتۆر شاڵاو، ماشەڵای لێ بێ. هەر لە خۆتەوە ئەندازیار فڵان کەس، مامۆستا فڵان کەس،
مناڵەکانتان چەند خۆشە وا بانگیانکەی مامۆستا عەبدوڵڵا تەواو ئیتر بۆ خۆی ئەم مناڵە ئەو ناوە دروستیەکە بەس ناوەکەی بۆ دانێ لەقەبەکەی پێوەکە ئەم مناڵە بۆ خۆی گەورە بێ قەت بە کەمی مەزانن قەت ناوی مناڵ بچووک مەکەنەوە ئەحەو خولەو بلەو ئەم شتە ناشینانە چییە؟ بەعکسەوە من زۆر پێتاقەتە بم کە مناڵێک بانەکەن حەما یعنی چی حەما؟ ئەی بۆچی ناو محەممەد ئەبێ بەعکسەوە ئەگە بەناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ناوە بڵێ کاک محەممەی بەڕێز مامۆستا محەممەد ئەبێ ئاوا بانگی کەیت بە گەورەی بانگی کەی نەک هەموو جارێ بچووکی کەیتەوە ناو ناتوەرە لە مناڵەکانتان منێن مناڵەکانتان گەورەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی بۆ سەحابەکان لەقەبیشی بۆ سەحابەکان دۆزیوەتەوە فەرمێ ئەبوبەکری چی صدیق عومەری چی فاروق عوسمانی چی ذی النورین سەیری ئەم ناوانەکە ئەعلەم ئومەتی بالحەلال والحەرام چێ معاذ شارەزاترین کەس لە حەلال و حەڵاڵە معادی کوڕی جەبەل أمين هذه الأمة أبو عبيدة بن عامر بن جراح يعني حارس النبي صلى الله عليه وسلم سعدي كري أبي وقاص مؤذن النبي صلى الله عليه وسلم بلال الله سيدك حيك وبيغمبري إخوة صلى الله عليه وسلم أسماء ذات النطاقين أوافتي دوبشتني بس ببويك خلق أم موقفي بيرنا تشيتوا أم موقفات دروس كان أم ثاني دروس كان أم موقفانا بويا بيت بەردەوام ئێمە دەسمان بە مناڵەکانمانەوە بێت ناوی جوان لەقەبی جوان بەچی چێ خادمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنەسی کوڕی مالیک ئافەریم ئەی چه شاعری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەسانی کوڕی ثابت عەبدوڵای کوڕی ڕەواحا سەیری ئەم لەقەبانەکە لە خۆتەوە گەز باڵای پێکی ئەڵێن ئەمە شاعری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە خزمەکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە شێری پێغەمبەری خوایە ناوی حەمزەیە ئەمە سەیف الله المەسلول لە خالیدی کوڕی وەلید چەند جوانە بۆیە بەڕێزەکانم ئەگاتان لە ناوی مناڵەکانتان بێ و برزانن لە ماڵەوە چۆن بانگیانەکەین ئێمە مناڵەکانمان لەسەر وەزن و قافیە دانین بۆی کە بانگ یەکێکمان کرد سێ چوارێ بەدەممانە بێکیان هەر جوابمانێنەوە نابێت ئەبێ مناڵ کە ناوی لێنە ناوی حەسەن بێ ناوی حوسەین بێ بێناوەکان ئاوا جوان بن بێناوەکان ئاوا گەورە بن مناڵ لەگەڵ یا گەورە بێ تۆ ناوت چییە؟ من ناوم فڵان کەسە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفدەیە بۆ لای کابرایەکیان تایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیارەکە فەرمێ تۆ ناوت چییە؟ فەرمێ پێغەمبەری خوا من ناوم ئەبە الحەکەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله هو الحكم وإليه الحكم خوای گەورە خۆی دادوەر و حەکەمە و حکمیش بۆ ئەوە گەڕێتەوە بەڵام بۆچی واو پێڵێن فەرمێ ئەی پێغەمبەری خوا منەر کاتێ قەومەکەم کێشەیەکیانە بێ شتەکای هێنەوە بەردەستی منیش هیچ ئەمرێ بکەم بڕیارێکیان بۆ بم کە قسەی من دەرناچێ پێغەمبەری خوا فەرمێ ما ئەحسەنە هذا ئەم شتە چەند جوانە چەند شتێکی چاکە خەڵکانێ برا گەورەیەکیان هەبێ کە قسەی دەرنەچێ بەڵام بەفەرمێ هەل لەکە من وەلەد مناڵە هەیە فەرمێ بڵێ پێغەمبەری خوا کوڕێکم هەیە ناوی شوڕیحە کوڕێکشم هەیە ناوی مسلمە کوڕێکشم هەیە ناوی عەبدوڵڵایە فەرمێ فەمەن ئەکبەڕوهم گەورەکەیان ناوی چییە؟ فەرمێ ناوی شوڕیحە فەرمێ فەئەنتە ئەبوو شوڕیح فەرمێ تۆ باوکی شوڕیحی یەکسەر ناوەکەی لێوانەیە گۆڕێ چکە بۆ ئەم ناوە جایز نییە خەڵکێکە بۆ لەقەبەکەی ناوی حەزەن بووە پێغەمبەری خوا فەرمێت بەل ئەنتە سەهلون ئینشاء الله نە ئینشاءالله تۆ ئاسانی پیاوێکی ئۆپتیمیستیکی پیاوێکی وەکوڵێ پۆزیتیڤ بیرەکەیتەوە فەرمی پێغەمبەری خوا ناوێ ناگۆڕم باوکو دایکم ناوەکەیان لێ ناوم باپیرم ناوەکی لێ ناوم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بەل حەزەنون ئینشاء الله دیتر خۆت ئەو ناو بۆ خۆڵ بژاردووە فەرمێ فەلا زالت الحزونة فينا إلى الآن حتى ئێستاکەنە ئەو خەفەتە لە دڵمانایە حتى ئێستاکەنە ئەو خەمە ئەو دڵتەنگیەمان تایە بۆ چکە ناوەکەی وایە چۆنە بێ مناڵوانە ناو بردێ فرمێسک شیوەن گریان پرسا نامێ ناو بەرم بەڵام خۆشەویستەکان ناو ئەبێ بەهجەی تیا بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتە هاو بەلای فەرمی ناو چییە؟ فەرمی ناوم فڵان کەسە فەین بەل ئەنتی جەمیلە
تۆ جوانیت چەند جوانە مناڵەکە و ناو بنیت بۆ مافەتە لە هەموو شوێنمان کرد جوانە خان هەر خۆی هەر ئاوا دەسێنە بقشی هەر خۆی لا جوانە بێ خۆی لا گەورە بێ دایمە تۆ بەم ناوە ناوی مناڵەکەتە نیت ئەم مناڵە وردا خۆت خاڵبێکی بۆ دروستەکەیت ڕێگەی پێ نیشانەیت کە تۆ مامۆستایت تۆ ئەندازیاریت تۆ داعیت تۆ سەرکردەیت تۆ قیادەیت خۆ ئاراستی مناڵەکەکەیت بۆیە بێت لە قەبی مناڵەکانمان ناوی مناڵەکانمان جوان هەڵبژێرین شەمسەدین مامۆستای محەممەد الفاتح بوو محەممەد الفاتح مناڵێکی بچکۆلە بوو لە بەردەسیە هەموو جارێک لەسەر ئەسواری بیزنتنیە ئەوەستان مامۆستاکەی پێوت فەرموو محەممەد زانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لتفتحن القسطنطينية فلنعم الجيش جيشها ولنعم الأمير أميرها فەرموو فتحی ئەم قوستەنتینیەکەن ئەم شارە ڕزگارێکی لەسەر دەستانە باشترین سوپا و سوپایە باشترین سەرکردەش ئەو سەرکردەیە کە قیادەی و جیشاکە مناڵ یاقی چیە بەسەرم حەدیثەوە فەرموو ئومێد دەکەم تۆ بیت الله تۆ ئەو نیعمە الأمیر و ئەمیر و هایت تۆ ئەو پیاوە گەورەیت ئەمە پێغەمبەری خوا لەگەڵ تۆیەتی لەبیرێ نەچێ ئاوا هەڵێنە فعلا هەر محەممەد الفاتحیش بوو ئەوەی ڕزگار کرد کە ئەچم بۆ تورکیای ساکەنە چاوەژێڕمە موم بزگەوت و بانگ و نوێش خوێناڵم الله ئەبێ محەممەد الفاتح کە ئیساکەنە شاعر گەڕێکێکی بەناوەیە ناو ئەستەمبولە ئەبێ خێرەکەی لە قەبرەکەی چەند گۆرە بێ ئەبێ مامۆستاکەی چەند لەو گۆرەتر بێ کە ئەمەی خستۆتە مێشکی ئەم مناڵەوە بۆیە بینیت ناو و نازناو ئینسان دروست دەکات ئینسان پێگەیەنێ شانازی بۆ ناواناکەین کە بە درێژایی تاریخی کورد هاتووە هەر لە شاعیرەکانمانەوە زان ناوەکانیان چەند جوان بوو نازناوەکانیان چەند جوانتر بوون قیاداتی کوردی هەمووی ناوی ئیسلامی جوانیان هەڵگرتووە ئێستاکەنە دڵمان پێیان خۆش و شانازی پێیانەوەکەین بۆیە ئەم ناوانە مەفروزە نازناوانێکی جوان بن و مناڵەکانیشمان لەسەر ئەوە پەروەردە بکەین ناوی سەلاح الدین ناوێکی گەورەیە کە تا ڕۆژی قیامەت شانازیە بێ بۆ ئەوانی کە خۆیان بە کورد دەزانن لە دوایش سەلاح الدینیشەوە هەر کەسی ڕێبازی سەلاح الدینی هەڵنەگرت بێ جێی شانازی و پێزانینی ئێمە نییە خۆشەویستەکانم تکام وایە کە منداڵەکانمان هیچ کاتێک بە ناوی ئاژەڵ و بە ناوی فەشەل و بە ناوی بچووکردنەوە ناو نابین منداڵەکانمان دایمە گەورەکەین و بە ناوی جوان بە ناوی خۆش بە ناوی گەشببینی بە ناوی شا بە ناوی میر بە ناوی ئەمیر بە ناوی سەرکردە و قیادە و پاشە ڕۆژێکی ڕۆشن بانگیان کەین بۆ ئەوەی کە ئینشاءالله دڵمان پێیان خۆش بێ و ئەو ڕنگڕێژی بۆیانەکەین بیانگەێنێتە لوتکە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.